ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم و سەرەتاش با گرنگترین ناونیشانەکان دەست پێکەم. بە ئامادەبوونی سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی و قایمقامی سلێمانی و بەڕێوەبەری مەرزی باشماخ کۆبوونەوەیەک بۆ چارەسەری کێشەی بازرگانان ئەنجام درا. لە هەولێر نزیکەی 42 گەڕەک کارەبای 24 سەعاتیان بۆ دابین کراوە و هاوڵاتیانیش نیگەرانن لە بەرزی نرخی کارەبا و دەڵێن ڕەچاوی بارودۆخی داراییان نەکراوە. دۆخی دارایی هاوڵاتیانی پارێزگای دهۆک بەراورد بە پارێزگاکانی دیکەی هەرێم لە ئاستێکی خراپدایە و دوکانداران دەڵێن جوڵەی بازاڕ زۆر خراپە. ململانەی بازرگانی نێوان چین و ئەمریکا تا دێت زیاتر دەبێت و ئەمریکا دەیەوێت ڕێگر بێت لەوەی چین ببێتە خاوەنی چیپە پێشکەوتووەکانی تایوان. دووبارە سڵاوتان لێبێ. بە ئامادەبوونی قایمقامی سلێمانی و سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی و بەڕێوەبەری مەرزی باشماخ و دەیان بازرگان کۆبوونەوەیەک دەربارەی کێشەی بازرگانان ڕێکخرا و چەند بڕیارێکی گرنگ لە بەرژەوەندی بازرگانان درا. قایمقامی سلێمانی ئەڵێت داواکاری و کێشەکانی تر بەرزەکەنەوە بۆ لایەنی پەیوەندیدار تاوەکو بڕیاری چارەسەری تەواوەتیان بۆ بدرێت. ژووری بازرگانی سلێمانیە گفتوگۆی چڕی نێوان نوێنەری عەلوەی سلێمانی و بازرگانان و بەرپرسانی شارەکە و سەرۆکی ژووری بازرگانیە. گفتوگۆکان سەبارەت بە کێشەی هاوردەکردنی کاڵایە لە مەرزی نێودەوڵەتی باشماخەوە. بەڕێوەبەری مەرزەکە ئامادەی دانیشتنەکەیە و کێشە و گرفتەکان دەخاتە ڕوو. یەکێ لە گلەی بازرگانەکان ئەو بوو کە ئەو شۆفێرانەی کە بارەکانیان بۆ هێنن وەسڵێکی تەوحیدکرایان پێ نییە کاراسانی تاواتیان بۆ بکرێت بۆ ئەوەی ئەو باری بازرگانانەی کە لە ناو دەواازی نێودەوڵەتی باشماخە کار و باری بوومرجی و ئەمنی و ئەمانەی هەموو بۆ ئەنجام درا لە هیچ شوێنێک دەست نێنێتە ڕێگەی هەتاوەکو وەگاتە شوێنی مەبەست. هەر لە کۆبوونەوەکەدا چەندین بڕیاری گرنگدرا. بەشێکی ئەو بڕیارانە ڕاستەوخۆ چارەسەری هەندێک لە کێشەی بازرگانان دەکات. سەرۆکی ژووری بازرگانیش دەڵێت چارەسەری ئەو کێشانە تەنها بازرگانان لی سوودمەند نابن، بەڵکو هاوڵاتیان و بازاڕەکان پشکی شێری قازانجیان لە پای چارەسەرکردنی ئەو کێشانەدا بەردەکەوێت. ئەو ژمارە زۆرەی کە بە ناڕاستە و خۆ سوودمەندە لە ئاڕوگۆڵی بازرگانی و زیادکردن و فراوانکردنی ئاڵوگۆڕی بازرگانی بێگومان هاوڵاتیانە و بەشێکی خەڵکێکە کەوا لە کەرتی گشتیا دانەمەزراوە لەگەڵ کەرتی تایبەتی شەکە بەرزبوون نەبوونەوە و گران نەبوونی کاڵاو کەلوپەل لەسەر هاوڵاتی زۆر تەرکیز کراوەتە سەر ئەوە بە بێپشکنین هیچ کاڵاو کەلوپەلێک نابێ داخڵ بکرێت. هەرچەندە بەشێکی کێشەکان بڕیاری چارەسەربوون و میکانیزمی گونجاوی بۆ دۆزرایەوە، بەڵام چەندین کێشەی دیکە بە چارەسەر نەکراوی مانەوە. قایمقامی سلێمانیش دەڵێت هەموو ئەو کێشانە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان هەوڵی چارەسەرکردنیان دەدرێت. بە ئومێدی ئەوەی کە ئەوانەی بڕیارمان لێیاوە با زووترین کات بچنە بواری جێبەجێکردنەوە بە تایبەت ئەوەی کە لە دەسەڵاتی خۆمانە و ئەوەی تریشی بەرزەکرێتەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وزارەتی زراعە وزارەتی بازرگانی بۆ ئەوەی ڕێشۆنی پێویست بگیرێتە بەر بۆ کار ئاسانی زیاتری کاری بازرگانی لە مەرزی نێودەوڵەتی باشماخ و باقی مەرزەکانی تر لە هەرێمی کوردستانە، بەڵام لە هەمان کاتیشا ئەبێ ڕەچاوی لایەنی تەندروستی و کوالیتی هەموو ئەو کاڵاو پێداویستیانە بکەین کە داخڵ بە شارەکانی هەرێمی کوردستانە بن. کۆبوونەوەکە هەوڵێکە بۆ چارەسەرکردنی کێشەکان و زیادکردنی جموجۆڵە بازرگانەکان لە دەروازی نێودەوڵەتی باشماخ بە قازانجی بازاڕ و دۆخی ژیانی کاسبکاران. لێرەوە کێشەکان گەنگەشەکران و چارەسەریان بۆ دۆزرایەوە و بەشێکیان هەر لە ژووری کۆبوونەوەکەدا بڕیار لە چارەسەریان درا و بەشێکی دیکەی چارەسەری کێشەکان بەکراوەی مانەوە و بەجێ هەڵدران بۆ لایەنی پەیوەندیدار و بەرپرسانی هەرێمی کوردستان تاوەکو بڕیار لەسەر جێبەجێکردنیان بدات.
ئەمیر محەممەد کورسات نیوز سلێمانی. لە سلێمانیەوە ئەچینە هەولێر نزیکەی 42 گەڕەکی شاری هەولێر پرۆژەی ڕووناکیان بۆ دابینکراوە، بەڵام لەگەڵ زیادبوونی ژمارەی گەڕەکەکان گلەی هاوڵاتیانیش لە زۆری نرخەکەی بەردەوامە. بەشێک لە هاوڵاتیان ئەڵێن لەو پرۆژەیە ڕەچاوی دۆخی دارایی هاوڵاتیان نەکراوە، بەهۆشیەوە بەشێک لە هاوڵاتیان ڕویان لە دانانی کارەبا لە ڕێگەی وزەی خۆرەوە کردووە، پێیان باشترە بە سۆلار پانێڵەکان کارەبای پێویستی خۆیان دابین بکەن. نزیکەی 42 گەڕەکی شاری هەولێر پرۆژەی ڕووناچیان بۆ دابین کراوە، بەڵام لەگەڵ زیادبوونی گەڕێکەکان گلەی هاوڵاتیانیش لە زۆری نرخەکەی زیاتر دەبێت. ئەگەر پێشترێ گیزەر پێ بوو ئێستا دەبێ پرۆژێ سەعاتێک ئەو 2 ساعتێک پێبی. عومەر لە گەڕەکی شادی دوکانی کەلوپەلی کارەبایەتی هەیە. ساڵی ڕابردوو لەگەڵ گەیشتنی ئەو پرۆژەیە بۆ دوکانەکە بەهۆی زۆری هاتنەوەی پارەی کارەبا سیستەمی وزەی خۆری بۆ دوکانەکەی دانا وە خۆشی دەڵێت خۆی ڕزگار کردووە لە کرێی کارەبای نیشتیمانی. ئیمە لە دەوری 6 بووە 140 و 180 دوای گیزەرەکەمان گۆڕی گیزەرمان کردە سەخان و کارەبامان تاقە شەمسیە ئێستا ئیدی کوبرەی بەکاری ناینین بەکاری نانەکە مەگەر ڕۆژێک هەور و هێر بیتن پێویستمان پێ دەبێت ئەگەنا کارەبای ڕێسی بەکار ناینین. هاوڵاتیانی ئەو گەڕەکانەی کە پرۆژەی ڕووناچیان بۆ دابینکراوە دەڵێن کارەبای 24 سەعاتی پرۆژەیەکی باشە بۆ هاوڵاتیان، بەڵام ڕەچاوی دۆخی دارایی و گیرفانی هاوڵاتیان ناکات. ڕەچاوی باری خەرچام کرد بەیە بارەی دارایی خەڵکە هەموو پرۆژە یاسایەک خزمەت گوزاری کە دەردەچێ دەبی سەرەتا بەرجۆندی خەڵک لە بەچاو بگیرێن نەوەک بەرجۆندی حکومەت. هەموو خەڵک منیش نێڵێم هەموو خەڵک دەرێ ئەوە بەس لە بەرجۆندی حکومەت بوو ناکرێت دەبێت وا دابڕژرابە بە شێوەشی زۆر سیستەماتیکی جوان پرۆژێکی ڕۆناچیە، بەڵام ئێستا بیتە تاریکی ئەمە دەبینین خەڵک گڵۆ پێ ناکات لە چی پارەی داوای ڕووناچیمان کرد بەس دەگە بتە تاریکی ئێستا بۆ کۆلانێمە داوەرە شەوێ یەک گلۆپی نەک دەرێ پێ نیە سەد دەرکەی ئەوشەش دەکوژینەوە خەڵک بەس داوا لە حکومەت دەکەم یعنی چاوەکی بە فەقیری ڕاستە کابرای زەنجین عەزی لێ 6 سبلیتی پێ دەکات بەس من ئەلعام بە خۆم باسی خۆم دەکەم ئەمن موچەکەم 600,000 بووە نیە 100,000 کەم کردەوە 500,000 وەردەگرم ئێگەم 200,000 نارم لێ بێتەوە ئەی باشە مەسروفی خۆم و دەرناچی. پرۆژەی ڕووناچی بۆ دابینکردنی کارەبای 24 سەعاتی لە ساڵی ڕابردووەوە بە چەند قۆناغی چۆتە بواری جێبەجێکردنەوە تا ئێستا نزیکەی 460,000 هاوبەش بەشداریان لەو پرۆژەیە کردووە. لە ماوەی ڕابردووشدا پرۆژەیەک بۆ کەمکردنەوەی نرخی کارەبای 24 سەعاتی پێشکەش بە حکومەت کراوە، بەڵام تا ئێستا حکوومەت وەڵامی نەداوەتەوە. گەیلان سابیر کورسات نیوز هەولێر. ئەمڕۆ ئابووری کورسات نیوز هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانی بەسەر کردوەوە ئەم جاریانە چینە دهۆک بێگومان نەدانی موچە لە کاتی خۆیە کاریگەری لەسەر ژیان و بژێوی هەموو هاوڵاتیانی هەرێم دروست کردووە، بەڵام بە تایبەتی لە دهۆک جوڵەی بازاڕەکانی بە تەواوەتی کەس کردووە. دوکاندارەکانیش گلەی یەکەن وەڵێن ئەگەر دۆخەکە ئابەم شێوەیە بەردەوام بێت زەرەرمەندی یەکەم هەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بن. ئەشڵێن هەمومان لە ڕووی داراییەوە زۆر زەرەرەکەین وای بێت حکوومەت ڕێگە چارەیەک بۆ ئەم بێ ئیشیا لە هەرێمی کوردستان بدۆزێتەوە. بازار دهوک سستو خاف بویه. ارشد پتر جده سالایان دناوا بازار دهوکی دا دتا دیار کرن تنت و هفتیه دا بازار هیا دم موچه دا بشکن وکی دی بازاری خالیه و کس قستا بازاری نکد و بتنه زیان به دکاندارن بازاریت کوید. راش میجه ورم ضررت بینین یعنی ضرر وقتی هم میچیدم دکاندار امش مال خود خوین یعنی بیجین همه چیزی میگیرن تبچی ضریبت میگیرن تبچی ایجارت میگیرن تبچی همه تیش نهاتی نخور هر یه گران بینو ارزان نبینه امجیل بری هر یه مال خود خوین مال میکون مقصدم بیجین مت نه نداره هک ضرره هندی تو بیجی ضررش همه قوم هم ضرر ده لسر نبونا بازاری دکاندارن دهوک دنا دیار کرن زیده کرنا باجا و کریا کاربه اوجی کارت کرنا خویا اکثر لسر وان هیا. اگر بازار و سیاست بیتن بار کرده ضررت مذف نسبتی آمدن سیگه کویدن و افتشتش ود گرفته و بود سر گیروبونا موچه یا و سیگ حال حاضر هکت و سحکه یا خالیه به مشتریه بازار گلک خوبه. خود من بیتن من ایجارت گرانه و کهربا گرانه و اکد من ضریبانه از بده که دا
مصرف چی هم ضرر بین. روز بروژه بازار دهوکی سست و خاف دبید و روزانه جبر نبونا کاری چندین دکان دهنه گرتن و ضرر آمازن به خلکیت کوید. اوه روشا بازار دهوکیه جبر ندانا موچه دم خدا هر دم حسا سست و خواه. دکاندار جی دبیجن اگر حسا بردوام بید ضرر وکفتین ایکی و دو ماهیه هر امین. هوار علی کردسات نیوز دهوک. دەربارەی دواکەوتنی موچە و کاریگەریەکانی لەسەر ژیان و بژێوی هاوڵاتیان زیاتر قساکەین دواتر، بەڵام ئێستا ئەچینە لای هەواڵێک سەبارەت بە بۆری نەوت لەسەر ئاستی جیهان. ئاژانسی تاقاڵێت عێراق لە ڕیزبەندی نۆیەمایە بۆ بوونی زۆرترین ڕوبەری هێڵی بۆری نەوت لە جیهانە و لە ساڵی 2024 بۆ پەرەپێدانی هێڵەکانی بۆری نەوت دووەم وڵات بووە. بەپێی ماڵپەڕی گلۆبال ئێنەرژی مۆنیتەر لە ئێستاە لە جیهانە زیاتر لە 950 هێڵی بۆری نەوت لە کارایە و 29 هێڵیش لە کارکەوتون و پێشنیاری دروستکردنی 85 پرۆژەش کراوە. وەک باسم کرد دەربارەی کاریگەریەکانی دواکەوتنی موچە لەسەر ژیان و بژێوی هاوڵاتیان گفتوگەی زیاترەکەین لەگەڵ دکتۆر کاوە عەبدولعەزیز کە بە شێوەی ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە. سڵاوتان لەبێ، زۆر بەخێر هاتنەمەوێ. بزانم دواکەوتنی موچە شتێکە کە هاوڵاتیان ڕۆژانە لەگەڵی ئەژین و هەست بە کاریگەریەکانی ئەکەن، بەڵام ئێوە وەکو ئابووری ناسێک کە قوڵتر شرۆڤە بۆ ئەم بابەتاکەن پێمان بڵێن چ کاریگەریەک دواکەوتنی موچە لەسەر ژیانی هاوڵاتیان دروستەکە و لەسەر ئابووری وڵاتیش. دکتۆر فەرموون گوێتان لێم بوو یان پرسیارەکەم دووبارە بکەمەوە؟ والله ئەگەر دووبارە بکەیت داوای بۆ دەکەم. بەسەرچاو باسیەوەم کرد کە کاریگەریەکانی دواکەوتنی موچە شتێکە کە هاوڵاتیان ڕۆژانە هەستی پێەکەن، بەڵام ئێوە وەکو ئابووری ناسێک کە شرۆڤەیەکی قوڵتر بۆ ئەو بابەتاکەن، دواکەوتنی موچە چ کاریگەریەک لەسەر ژیانی هاوڵاتیان و ئابووری وڵاتیش بەگشتی دروست دەکات؟ بەڵێ زۆر سپاس ئێوارەتان باش. هەڵبەت گیرۆبوون یا تەواو تایبەت هەر لە کاریگەرێکی زۆر خراپە بۆ یەکە خەڵکی هەرێمی کوردستان زۆربەی هەرە زۆر بەداخەوە لە ژێر سایە حکومەتێکی یان حکومڕانیەکی ئەوەندە تەواونە لە ڕووی کارگەریەوە ڕێژەی موچەخۆر و فەرمانبەر لە هەرێمی کوردستان زۆر بۆیە ئەگەر هەر کاتێک بەڵاوکردنەوەی موچە گیرۆ بێتن بژێوی ژانی خەڵک قوتی خەڵک داهاتی خەڵک سنووردارە کاریگەری ڕاستەوخۆی نەرێنی لەسەر بێتن. خەڵکێکە ئێستاش لەبەر ئەوەی ساڵانێکی زۆرە لە قەیرانێکی دارای تێپەڕێتن ئیتر بەرگی ئەوە نەماوە کە پشت بەستن بە یەدەکی پاشکەوتی خۆی کە لە ماڵەوە وەکو احتیاط لە ماڵەوە هەبووی بمەزێخێتن یاخود پەنات بەتە بەر قەرزکردن قەرزکردنیش ئێستا زۆر زەحمەتە بەرخۆ محالە لەبەر ئەوەی خەڵک هەموو تقریبا تنیشی ناوە لە یەدەکی داهاتی خۆی. هەر کاتێک موچەگیر و بیتن ژین و ژیاری خەڵک لاوازە بیتن، بازار کەس دەبیتن، کەرتی تایبەت لاوازە بیتن، بەرهەمهێنان کەم دەبیتەوە، فرۆشتن کەم دەبیتەوە، ڕەنگە خەڵک کەمتر بەکارخستن و بەکارهێنان و بازارکردن بکەتن. بێژگە لە موچەخۆر و فەرمانبەر خەلکانێک هەیە لە کەرتی تایبەتە، فرۆشارە، دوکاندارە، بزنس و سەرمادارە، ئەوانیش کاریگەری خراپیان لەسەرە. ئەو کاتێک کە موچە گیرۆوە بیتن کەسبوون و لاوازبوون و سزبوونێک لە ناو بازار بەخۆی هەمووی دروستە بیتنە و شلەژانێک یاخود ئفلیج بوون لە تەواوی پرۆسەی ئابووری و پرۆسەی بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان دروستە بیتن. حکومەتی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوو تۆزێک وریاتر سەرەدەریەکەت یاخود وشارتر سەرەدەریەکەت کە ئیتر بەس لەبەڵا خەڵکێک دانەمەزرێنێتن و خەڵکی هەیە دووبارە ڕێکخستنی بکەتن کە زیاتر هانی خەڵک بدەت کە لە کەرتی تایبەت ئیش بکەن لە جیاتی کەرتی گشتی دەبێت واز لێ بینێتن
هەموو شتێک دەرچوێتی زانکۆیەک پەیمانگایەک مەرجە بیتە فەرمانبەر بەڵکو زۆر پێویستە و ئەرکیشە لەسەر حکومەت دەرفەتێکی کاری بڕستێنێتن بەڵام ئەگەر لە کەرتی گشتیش نەبێتن دەبێت لە کەرتی تایبەت بیتن سیاستێکی زۆر هەڵەیە ئەگەر حکومەت هەموو کات هەموو شارێک هەموو فۆکسێکی پەیداکردنی دەرفەتی کار لۆ دەرچووی زانکۆ و پەیمانگە لە کەرتی گشتی دابنیتن یەکێک لە کارانەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان تەیە لە قەیرانێک بەرەو قەیرانێکی تر دەڕوات. باشە دکتۆر ئەمە هۆشیارەیەکی ئابووری بوو بۆ ئەو کەرتە کە خەڵگە بێ هەوڵی بۆ بات زیاتر کاری تیا بکە بەڵام کە موچە نیە بێگومان ئاوەدانی و ژێرخان و دامەزراندن و ئەمانە هیچی نامێنێ. ئێوە وتان خەڵک زۆرتر پەناباتە بەر کەرتی تایبەت بەڵام چیتر پێویستە هاوڵاتیان بزانن کە لە دۆخی ئاوایە پێویستە پەیڕەوی بکەن چه هۆشیارەیەکی ئابووری ترتان هەیە بۆ هاوڵاتیان لەم دۆخەیە؟ بەڵێ دەبێت ئیتر هەوڵاتیان بە تایبەت موچەخۆر و فەرمانبەران وشارتر لە جاران بیر لە خەرجکردنی دەهات بکەن دەهات جاران هەر سی ڕۆژ یعنی جارێک وەرەگرت نۆرمال بۆ 32 ڕۆژ 33 ڕۆژ ئێستاس بۆیتە شتێکی تر ڕەنگە یەکێک لە خەبەرە بەپەڵەکانی تەلەڤیزیۆنەکان یاخود ئیعلام بە شێوەیەکی گشتی لیستی موچە بیتن و بەداخەوە شایستەیەکی کە مافی فەرمانبەران و موچەخۆرانە بەڵام ئەو کاتێک کە تەوقیتێکی گونجاو یاخود تەوقیتێکی داڕێژراو نەبیتن کە کەی بێ بەپەلەو بێ هەبوونی موژدە و خەبەر لە حکومەتەوە فەرمانبەر بزانیتن موچی خۆوەرگرتن شتێکی نۆرمالە ئەو کاتێک کە موچە لە کاتی خۆی دانایەتن دەبێ موچەخۆر و فەرمانبەر دایمەن بەشێک لەو موچێکە پێشتر وەریان گرتووە بە ئاسانی نەمەزێخیتن واز لە کڕینی شمەک و خزمەتگوزاری کەمالی بێنێتن ئەو شتی زۆر ضروری نەبیتن زۆر گرنگ نەبیتن بۆ معیشەتی خەڵک وازی لێبینیتن دەبێت موچە پار بکرێتن بۆ سێ بەشێک بۆ کاروبار و پێداویستی ڕۆژانەیە کە نابێتن تەخیر بکە یاخود نەکڕێ خواردنەوەیە جلۆبەرگە پێداویستی سۆتەمەنیا ئەوانە زۆر گرنگە بەشی دوام بۆ کڕینی شمەک و خزمەتگوزاری پێ دەڵێ معەمەر یاخود استراتیژینە یعنی وەرزی هاوینە باتەزینکە ئاوتەزینە بەسیەکە مبەڕیدەیە هەر شتێک بیتن سلعیدی استراتیژیە مەسەلەن قەنەفەیە تەلەڤیزیۆنە بەشی سێم دەبێت دەستکاری تیامەکە تا ئەو کاتەی هەرێمی کوردستان لە قەیرانی بڵاوکردنەوەی موچەی دەرباز بیتن یاخۆ تێپەڕێتن ئەو کوژمە پارەی بەشی سێمە ئەگەر بەشی بژێوی ژیانت بکەتن بۆ ڕۆژێکە کە موچە تەخیر بیتن ئەو کاتێک کە موچە تەخیر بوو ئەو بەشە بەکاردێنی بەڵام بەداخەوە ڕەنگە زۆر خەلکانیشەنە ئەو موچێ وەرەگرن بەشی هەر پێداویستی سەرەتایەکانی ژیان ناکاتن دەبێتن دووبارە بیر لەوە بکرێتن سیستەمی بەڵاوکردنەوەی موچە دادپەروەری زیاتری تیا بیتن موچە خوڕە زەبەرحەکان تۆزێک موچیان کەم بکریتەوە ئەو فەرمانبەر و موچە خۆری کە موچیان زۆر کەمە بەشی پێداویستی ژیانی سەرەتایی ژیانی ناکەتن تۆزێک بەرزیان بکەتەوە کە چیناتی لە هەرێمی کوردستان نامێنێتن و هەردووکیان نزیکێک بن ئەمما خەڵکی هەرێمی کوردستان بێجگە لە ئەوە زۆر گرنگە بێجگە پشتبەستن لە داهاتی گشتی داهات کە موچەیە لە ژێدەری داهاتی گشتیە دەبێت بیر لە هەبوونی ژێدەرێکی تری داهات بکات بۆ خێزان لە کەرتی تایبەتە دوکانە بازارە ئێستا لە پارێزگای دۆک زۆر فەرمانبەر و موچەخۆر هەنە مامۆستا هەیە وەرزی باران دەشتە شاخ و دەشتە لادێ گژوگیایەنێتەوە زۆر نۆرمالە و بەشی ژیانیەکەتن و شتێکی زۆر استفادەش دەکەن بەدیلی موچەش بەدیلی کەرتیگشتی دەبێت لە کەرتی تایبەتی بەڵێ باسی بەدیلتان کرا و بەتامش جێی سەرنج و جێی پرسیارە کە تا چەند ئەمە ممکنە زۆرێک لە هاوڵاتیان تەنها سەرچاویانە و داهاتێک کە لە حکوومەتەوە وەریەگرنەوەی کە بەدیلێکیشیانە بێ ئەمە پرسێکی جیازە بەڵام ئێوە بە تایبەتی باسی پارێزگای دهۆکتان کرد منیش ئەمێ پرسیارێک بکەم تایبەت بە پارێزگای دهۆکە بەراوردکاریەکەکەین لە نێوان پارێزگای دهۆک و پارێزگاکانی تری هەرێمی کوردستان دۆخی ئابووری هاوڵاتیان لەو پارێزگایە خراپترە بەراورد بە هاوڵاتیانی تری هەرێمی پارێزگاکانی تری هەرێمی کوردستان ئەمە هۆکارەکانی چییە؟ بۆچی ڕێژەی هەژاری زیاترە ژمارەی کرێنشینان لە دەهۆک زیاترە؟
والله خاتون بداخەوە زۆر بەداخەوە ئەگەر بەراوردی هەرێمی کوردستان بکەیت بە عێراق هەرێمی کوردستان باشترە یعنی سوپاس بەخوا بەڵام ئەگەر بەراوردی پارێزگای دۆک بە هەرێمی کوردستان بکەیت زۆر خراپە یعنی گوناحە هەژاری لە پارێزگای دۆک 2.5 جار زیاتر بێت لە پارێزگای هەولێر یعنی ئەوە 6% 15% لە دۆک 6% واتە 2.5 جار کەمترە یعنی ئەگەر 100 کەس لە هەولێر یا سلێمانی مەسەلەن هەژار بن 250 کەس لە دۆکن یعنی ئەوە کارە ساتە دەبێت حکومەتی هەرێمی کوردستان پێداچۆ بکات بە داتا و بە پێداچوونەوەی زانستی 6 هۆکاری ڕئیسی هەیە کە دۆک هەژارترینە دۆک بیکارترینە دۆک پر زیاتر لە هەموو پارێزگاکانی تر هەرسی پارێزگاکانی تر بەشدارە لە داهاتی گشتی کەمترین خەرجی بۆ دێتن زۆرترین کوششەیە یەکەم هۆکار ئەوە کە حکومەتی هەرێمی کوردستان یعنی دادپەروەرانی نەکردیە لە بەڵاوکردنەوەی داهاتی گشتی ئەگەر سەیری بکەیت هەرێمی کوردستان داهاتی گشتی بەشە بێتن لەسەر جاران پێش کابینە یاخو کابینەی تر داهاتی گشتی بەڵاو بووە بوو دوو بەشی زۆنی زەرد و زۆنی زەرد بەداخەوە قسە دەڵێم ئینشاءالله لەو کابینەوە ئیتروانا بێتن هەر کەس بە استحقاقی خۆ یاخود بە ڕێژەی ئاکنجی بەڵام جارانوا بوو ئەوە غەدرێکە لە پارێزگای دۆکە بوو کە پشکی زۆنی زەردیش هەولێر عاسیمەیە و پایتەختە و دەبێت خەدەماتی لێ بێتن بەشی دۆکیش لە هەولێر مەزە عێراقی فدرال غەدر لە کوردستانە گەت کوردستان غەدر لە دهۆک دەکات لە ناو دهۆکیش قەزاکە غەدر لە قەزاکی تر دەکات کە ڕێژەی بێکاری و هەژاری لە قەزاک بۆ قەزاکی دی لە ناوچەیەک لە گوندێک بۆ گوندێکی دی دادپەروەری نەبووە یەکەم مەرجەوە دەبێت دادپەروەری کۆمەڵاتی دادپەروەری بڵاوکردنەوەی سەروەت و سامانە بێتن کە ڕێژەی هەژاری کەمی دووەمیان هەرێمی کوردستان یاخود حکومەتەکانی ڕابردووی هەرێمی کوردستان ئەوانیش بەو پەڕی پێشکەشکردنی پرۆژەی استراتیژی خزمەت گوزاری بۆ پارێزگای دهۆک سەمی لە دهۆک کردیە یعنی ئەگەر سەیری بکەیت بە یاسا پاڵاوگە دەبێت وەزارەتی سامانە سروشتی سێ پاڵاوگە دروست بکاتن هەرێک لە پارێزگایەک سلێمانی هەیەە لە وابزانم لە بازیانە هەولێر هەیە لە کەڵێکە لە خەباتە دهۆک نییە ئەو کاتەی دهۆک نەبیتن سوتەمەنی گران نەبیتن ئەگەر سوتەمەنی گران بیتن موالیدە گران دەبێت کرێ گواستنەوە گران هەبیتن کرێ تەکسی گران دەبێت یعنی گوناحە پرۆژە استراتیژیەکانی تر مەتار فروخانە لە هەولێر هەیە لە سلێمانیا لە دهۆک نییە مستەثمر کۆ دەتوانێتن لە دەرەوەی وڵات بێت لە پارێزگایەک لە باژێرێک وەبەرهێنا بکەتن کە فروخانەتیانە بیتن ئەوە خاڵی دووەم ڕێژەی دامەزراندن بەراوردی پارێزگای دۆک لەگەڵ هەولێر و لەگەڵ سلێمانی بکە کەمترین دامەزراندنی تایە زۆرترین موچەکە داهاتی گشتە دەڕواتە سلێمانی دەڕواتە هەولێر بۆ دهۆک کەمە ئەوەش کاریگەری کردە زۆربەی هەرە زۆری ئاوارە و پەنابەر کە لە خوارۆ ناوەڕاستی عێراقی هاتینە یاخود لە سووریا هاتینە لە تورکیا هاتینە ئاکنجی پارێزگای دۆکە لەسەر خەڵکی دۆک لە نەخۆشخانە و خەستەخانە و دەرمان و دکتور و سۆتەمەنی و کارە بۆ ئاو هەر شتێکە ئێمە بەشەکەین دەدەینەوان بەڵام لە حەسەی پارێزگای دۆک ئەوەیش غەدرە ئەوەیش دکتۆر من ئەمەوێ لێرەیە قسەت پێ ببڕم ببوورەدای لە بردنەکەم یەک پرسیاری گرنگی ترم هەیە لە بەرەوەی کاتیشمان کەم بەدەستەوە ماوە دهۆک زۆر نزیکە لە تورکیا لە کاتێکا کە تورکیا قەبارەیەکی گەورەی بازرگانی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر کۆمپانیای تورکی لە هەرێمی کوردستانە بۆچی ئەم هەلە نەقۆزراوەتەوە بۆ ئاوەدانی دهۆک و بۆچی نەیانتوانی و ئەمە وەکو فرسەت بەکاربێنن بۆ ئەوەی کە هەلی کار زیاتر بێت لە دهۆک ئاوەدانی لە دهۆک زیاتر ببێ هیچ استفادەیەک لەمە کراوە بۆچی کۆمپانیاکان بۆچی وە بەرهێنەرانی تورکی لە دهۆک ناگیرسێنەوە وڵاو قسە زۆر جوانە یعنی دەبایە دهۆک بە پێوەی کە جیۆپۆلیتیکێکی استراتیژی هەیە هاوسنوورە لەگەڵ تورکیا لەگەڵ سووریا دەرگایە دەواازەیە بۆ هەموو کوردستان و بۆ هەموو عێراق دەبایە وەکو جەنابەت فەرموویەتی استفادەی ئەو جیۆسیاسیە کە دهۆک هەیتی کرد باە بەڵام بەداخەوە ئێستا ئەبینن ڕەوشی دهۆک لە چه حالێک تێدایە قەبارەی ئاڵۆگۆری بازرگانی لە نێوان تورکیا و عێراق دهۆکەوە ڕێتن خەریکە نزیکە بیتن لە 0% بەپێ داتا بەپێ ژمارەی زۆر دقیق لە هەفتەی ڕابردوو
لە پارێزگای دۆک لە قەزای زاخۆ کە ئیدارەی سەربەخۆی زاخۆیە زیاتر لە 7 کۆمپانی تەبلیغی ئاگاداری ستافی خۆیان کردووە هەفتەی داهاتوو ئیش ناکەن 7 کۆمپانی هەرێک 5-6 کۆگەی هەیە لە هەر کۆگەیەک 5-6 کرێکار ئیشی تیاکات بار هەلگرە حرەسە محاسبە چێشتێنەرە چایچیە سایقە یعنی زیاتر لە 5,000-6,000 کەس لە ماوەی هەفتەیەک پێش ئەم هەفتە تا هەفتەی داهاتوو لە دۆک بەتاڵ ئەمینن بێکار ئەمینن زۆر مەترسیدارە حکومەتی عێراقی فدرال بە پێ سەپاندنی 3 یاسا لەسەر هەرێمی کوردستان هەرێمی کوردستان خەریکە لە ڕووی ئابووریەوە ئینتها بیتن هیچ شتێک نامێنیتن بە ناوی هەرێمێکی بەهێز ئەوارەیەکی هەرێمی کوردستان خوا نەخوازرات ئێمە چوار ئەگەر نەڵێن شەڕیش لەگەڵ عێراقکردنە دوان دۆڕای دەڵێن 4 یاری ئەو یاریە یاری نەفت کە پەترۆلە دۆڕاین ئێستا بەپێی بڕیاری دادگای پاریس تۆم و کۆمپانیای بازارکردن و ناردەکردنی پەترۆلی عێراق وەزارەتی پەترۆلی عێراق ئەوە خاوەنداری بڕیاردەری سەرەکی کەی دەنێرێن و چۆن دەنێرن واتە نەفت لە هەرێمی کوردستان بای بودجە هەرێمی کوردستان ڕێککەوتنێکی هەبوو لەگەڵ عێراقی فدرال تا و کاتێ سەرژمێری گشتی بێتەکرد بەشی بودجەی هەرێمی خەڵکی کوردستان و حکومەتی کوردستان 17% بە یەک لانە نەیتفاقی دولانە لە 17% کردیانە 12.67% بە باشترین حالەتی خۆی لە هەر 2003 تا ئێستا یەک جاریش 11% نهاتووە غەدر لە هەرێمی کوردستان دەکەن غەدر لە پارێزگای دووکاری ئێستا دەبوایە بەپێ سەرژمێری گشتی 14.1 بیت بۆ هەرێمی کوردستان بەڵام عێراقی فدرال بابەت نەبوویە کە شەڕی دووەمی شەڕی بودجەیە بای بۆ نمونە ساڵی 2024 بەشی بودجەی هەرێمی کوردستان 21 تریلیۆن دینار بوو تەنیا 10 تریلیۆن و 700 میلیاری هاتووە ئەو کاتێ واتە 52% نەیان ناردووە غەدرێکە سەمە لە هەرێمی کوردستانە بیتن ئەوە دو شەڕی ترن ئێستایان 2 یاری ترن عێراق لەگەڵ هەرێمی کوردستان دەکات ئەگەر بدۆڕین خوا نەخوازراوت هیچ یعنی ئەگەر هەرێمی کوردستان نەمینیش نۆرمالە لەبەر ئەوەی قورکی خەڵکی کوردستان و حکومەتی کوردستان شریان اقتصادی کوردستان دەکەوێتە دەستیەوان شەڕی بازرگانی ئاڵوگۆڕی بازرگانی شەڕی پیشەسازی مەرجیان داناوە هەموو کارگاکانی هەرێمی کوردستان بگوازرێنەوە بۆ عێراق خۆلەوەی تۆمار بکەن بە پێ ستاندارد و بڕیار و ڕێنماکانی عێراقی فدرال ئیش بکەن واتە ئێستا کارگای هەرێمی کوردستان زۆربەی هەرە زۆر یان داخراون یان دادەخرێن یان خەریکن ئیشەکەن بەڵام بە خسارەتی ئەمما قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی مەرجی 72 ساعتیان داناوە هەر کاڵێک لە تورکیا بێتە لە ناو پارێزگای دۆک دەبێت لە 72 ساعت دەربچیتن ئەگەر بازرگانی خەڵکی دۆکیش بێت بەشێک لە سلێمانی دابنیت بەشێک لە هەولێر دابنیت نیوەی زۆر زیاتریش بڕۆتە بەغدا یاخود مووسڵ عێراقی فدرال قبول ناکات بڕیاری داوە بێجگە لە QRەکە تێلیگۆمرکی کە ختمێکی ئەلکترۆنیە بارکۆدی لەسەر هاوشێوەی سندوقی هەڵبژاردن ئەو سندوق ئەو ڕقەمە لە زاخ و ژمارە دەبێت لە مووسڵ و خواردتر هەمان کۆد بیت توازە بکەنەوە ئەگەر کردا بیت یا خوشکان بیتن قبولی ناکەن دەبێت دوجار باش بدەتن واتە هیچ بەهانەیەک نەماوە یاخود هیچ بەهایەک نەما بۆ پارێزگای دۆکات پارێزگایەکی استراتیژی بێت نەبوو هەرێمی کوردستانی ئەوە زۆر مەترسیە ئەوە یاری سیاسیە لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن داواکارین کاربەدەستانی هەرێمی کوردستان سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێز جێگیری سەرۆک بەڕێزان وەزیری بازرگانی پارێزگای دۆک ئەگەر پەلە نەکەن لە چارەسەرکردنی ئەو پرۆسە ئێمە باجێکی زۆرە دەین ئەو هەژاریە لە دۆک هەیە زیاتر دەبیت ئەو بێکاریە هەیە زیاتر دەبیتن ئەو کوچکردنی گەنجان هەیە زیاتر دەبیتن لە ڕووی ئابووریەوە زۆر زەرەرەکەین بەدا بەڵێ دکتۆر زۆر بە وردی و زۆر بە دەقیقی زانیاری زۆر گرنگت خستە ڕوو دەربارەی ئەو مەترسیانەی کە لەسەر ژیان و بژێوی هاوڵاتیان و لەسەر قەواری هەرێمی کوردستانیشەیە زۆر سپاس کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی دکتۆر کاوە عەبدولعەزیز شرۆڤەکاری ئابووری زۆر سپاس کە لەگەڵمان ئامادە بوون باسی هێڵی بۆرینەوتم بۆکردن باسیەوەم کرد کە عێراق لەو ڕۆوە لا ڕیزبەندیەکانایە ئێستا لێرە بە گرافیکێکە بە داتا زانیاری زیاتر ئەخەینە ڕوو و باسیەوە کەین کە لەم ڕیزبەندیە عێراق لەکوێیە وەستاوە
کۆی درێژی هێڵی بۆری نەوت لەسەر ئاستی جیهان 345,120 کیلۆمەترە کە 15 وڵات لە 182 ئەم قەبارەیە لە 182 ئەم درێژی هێڵی بۆری نەوتە پێک ئەهێنن کە ئەو 15 وڵاتە 282,800 کیلۆمەتر هێڵی بۆری نەوتیان هەیە. بازانیاری زیاتر هەر لەم بارەیە وەربگرین. گەورەترین هێڵەکان لەسەر ئاستی جیهان ئابم شێوەیە کە لێرەیە بۆتان باسەکەم سەرەتا ئەمریکایە بە 86.9 کیلۆمەتر لە دوای ئەو ڕووسایە بە 51,700 کیلۆمەتر چین لە ڕیزبەندی سێمایە بە هەڵبەتە لە دوای ئەمریکا وڵاتەکانی تر جیاوازی زۆریان هەیە لەگەڵ ئەمریکا کە چین 34,500 کیلۆمەتر هێڵی بۆری نەوتی هەیە. هەروەکە بە ڕیزبەندیەکان ئابین دواتر کەنەدادێ ئێران لە ڕیزبەندی پێنجەمایە بە 15,800 کیلۆمەتر و دوای ئەو هندستانە لیبیایە کازاخستانە عێراقی شتێکە 8,300 کیلۆمەتر هێڵی بۆری نەوتی هەیە. لێرەیە وڵاتی عەرەبی تر ئەگەر سەرنج بین جەزائیرمان هەیە کە 4,900 کیلۆمەتر هێڵی بۆری نەوتی هەیە و دیسانەوە دوای جەزائیر فەڕەنسایە و سعودیاش 4,600 کیلۆمەتر هێڵی بۆری نەوتی هەیە. بازانیاری زیاتر وەربگرین هەر لەم بارەیەوە. ئەگەر سەیری ڕیزبەندیەکەی وڵاتە عەرەبیەکان بکەین ئەبینین کە زۆر درێژی هێڵی بۆری نەوتەکە پەیوەندی بەو قەبارەیەوە نییە کە وڵاتەکان بەرهەمهێنانی بۆکەن. لیبیا ساڵانە 1.38 ڕۆژانە ببورن 1.38 ملیۆن بەرمیل نەوت بەرهەمەهێنێت. عێراق ڕۆژانە 4 ملیۆن بەرمیل نەوت بەرهەمەهێنێت کە لە ڕیزبەندی دووەمی وڵاتانی عەرەبیە. دوای ئەو جەزائیر دێ لە ڕیزبەندی سێمی وڵاتانی عەرەبیایە بە 920,000 بەرمیل ڕۆژانە کە ئەمە ڕیزبەندی سێم مەبەستمەوەی سێەم زیاترین هێڵی بۆری نەوتی هەیە بەڵام نەک لە ڕووی بەرهەمهێنانەوە ڕیزبەندی سێیان بێ. سعودیەش کە لە هەمویان بەرهەمهێنانی زیاترە ڕۆژانە 8,980,000 بەرمیل بەرهەمەهێنێت و لە ڕووی درێژی هێڵی بۆری نەوتەکەیەوە لە ڕیزبەندی چوارەمایە. زانیاری زیاترمان هەیە لەم بارەیەوە. بەڵێ پرۆژەی بۆری نەوت لە جیهانە بەم شێوەیە 1611 پرۆژە هەیە کە 956یان کارایە و درێژی کۆی پرۆژەکان 504,000 کیلۆمەترە. ئەو کۆمپانیانەش کە خاوەنی بۆری نەوتن 336 کۆمپانیان. زانیاری زیاترمان هەیە یان دوایین زانیاری بوو. بەڵێ ئێستا زۆرترین پەرەپێدان لە ساڵی 2024 ئابم شێوە بۆیانی ئەو وڵاتانە کە زیاترین کاریان کردو بۆ پەرەپێدانی هێڵی بۆری نەوتەکانیان سەرەتا چینە کە 7,820 کیلۆمەتر پەرەی بە بۆریەنەوتەکانی هێناوە پەرەی پێداون. عێراق لە ڕیزبەندی دووەمایە بۆ پەرەپێدانی بۆری نەوت 4,000 کیلۆمەتر پەرەی بە بۆری نەوتی وڵاتەکەی هێناوە. هندستان لە ڕیزبەندی سێمە بە 2,820 کیلۆمەتر. سووریا لە دوای ئەو بە 2,140 کیلۆمەتر و ئێرانیش 2,000 کیلۆمەتر پەرەی بە بۆری نەوت هێناوە لە وڵاتە جایستا. کە باسی ئێرانمان کرد دیسانەوە بە هەواڵێکی ترەچینە ئێران ئەکسپۆ وەکو گەورەترین پێشانگای نێودەوڵەتی ئێران لە بواری هەناردەکردنا لە تارانی پایتەخت بەڕێوەچوو. لە حوتەمین خولی پێشانگای ئێران ئەکسپۆ زیاتر لە 800 کۆمپانیای ئێرانی لە کەرتە جیاوازەکانی نانەوتی لەوانە کەرتی خواردن و کشت و کاڵ و پیشەسازی و کەرستەی دەستی و دەرمان و بەرهەمە کیمیاییەکان بیناسازی ئەندازیاری پترۆکیمیا و بەشە جیاوازەکان بەشداریان کرد. لە پێشانگای ئەم ساڵی ئێران ئەکسپۆ زیاتر لە 4,000 بازرگان لە 100 وڵاتی جیهانەوە ئامادە بوون کە بە پێی دوایی ئامارەکان کۆماری ئیسلامی ئێران ساڵانە 49 ملیارد دلار هەناردەی نانەوتی هەیە و لە بەرامبەریشە زیاتر لە 46 ملیارد دلار هاوردەی تۆمار کردووە. ئێران ئەکسپۆ وەکو گەورەترین پێشانگای نێودەوڵەتی ئێران لە بواری هەناردەکردندا لە تارانی پایتەخت بەڕێوەچوو. لە حوتەمین خولی پێشانگای ئێران ئەکسپۆ زیاتر لە 800 کۆمپانیای ئێرانی لە کەرتە جیاوازەکانی نانەوتی لەوانە کەرتی خواردن و کشت و کاڵ و پیشەسازی و کەرستەی دەستی و دەرمان و بەرهەمە کیمیاویەکان و بیناسازی و ئەندازیاری و هەروەها
کەرتی پترۆکیمیا بەشداریان کرد. لە پێشانگای ئەمساڵی ئێران ئەکسپۆ زیاتر لە 4,000 بازرگان لە 110 وڵاتی جیهانیەوە ئامادە بوون. ئەمەش وای کردووە ئێران ئەکسپۆ ببێتە دەواازەیەکی گرنگ بۆ گەشەی هەناردەی ئێران لە داهاتوودا. استقبال بیشتری شد و فضای بارودۆخی سیاسی و ئابووری ناوخۆ و دروستبوونی هیوایەک بۆ هەڵگرتنی گەمارۆکان وای کردووە ئەم ساڵ ژمارێکی زۆر زیاتر لە بازرگانانی بیانی سەردانی ئەکسپۆکە بکەن و هیوایەک بۆ ڕێکەوتن و کاری هاوبەش لەگەڵ کۆمپانیەکانی ئێران دروست بێت. اومدن یا حتی اونایی هم که بودن با امید بیشتری دارن مذاکراتشون رو انجام میدن. بە پێی دوایین ئامارەکان کۆماری ئیسلامی ئێران ساڵانە 49 میلیارد دلار هەناردەی نانەوتی هەیە و لە بەرامبەریشدا زیاتر لە 64 میلیارد دلار هاوردەی تۆمار کردووە. ئەمەش وای کردووە بەرپرسان و کەرتی تایبەت و وەبەرهێنەرانی ئێران گرنگیەکی تایبەت بە ئێران ئەکسپۆ بدەن تاوەکو ڕێژەی هەناردەی وڵات بە شێوەیەکی بەرچاو بەرز بکەنەوە. ذاتاً برای ما فکر کنم برای کلا برای کلیه شرکت‌ها به خصوص برای ایران یاسا ئەمانجی ئێمە ئەوەیە لە ڕێگەی ئەم پێشانگایەوە کۆمەڵێک بازاڕی نوێ بدۆزینەوە و ئامادەبوونی ژمارەیەکی زۆر بازرگانی بیانی وای کردووە ئەم هەلەمان بۆ بڕەخسێت و کۆمەڵێک وڵاتانیشان بێجێدانە گەمارۆکانی ئەمریکا ئامادەی هاوکاری زیاترن و خوشبختانه تو این توانمندی‌های صادراتی همون ایران اکسپو گۆڕانکاریەکانی ناوخۆ و دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا وای کردووە کە وەبەرهێنەرانی ئێرانی و بازرگانانی بیانی بەشداربوو لە ئێران ئەکسپۆی 2025 هیوادار بن کە ئاستی پەیوەندی بازرگانیەکانی نێوان ئێران و وڵاتانی ناوچەکە و جیهان بەرەو پێشچوونێکی زۆر زیاتر لەوەی ئێستا بەخۆیەوە ببینێت و ئێران بتوانێت ڕێژەی هەناردەی نانەوتی خۆی لەوەی ئێستا زۆر زیاتر بەرز بکاتەوە. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران. با باسێکی تایوانتان بۆ بکەم. تایوان دوورگەیەکی بچووکە کە بۆتە جێی ململانەی نێوان دوو زلهێزی گەورە ئەمریکا و چین. هەڵبەتە تایوان بۆ چین ینی هێمای سەروەری خاکە، بەڵام لەبەرەوەی کە هەموو هێزی تەکنەلۆژیای جیهان لە تایوان کۆبووەتەوە بۆتە شوێنی ململانەی ئەو دوو زلهێزەکە بۆم باسکردن ئەمریکا و چین خۆیان کێشیان زۆرە. تایوانیش بووەتە یەکێک لەو شوێنانەکە ئەو دوو وڵاتە ململانەی لەسەر ئەکەن. لێرە هەندێک داتا و زانیاری دەربارەی تایوانە خێنەڕەوە کووتمان دوورگەیەکی بچووکە 36,000 کیلۆمەتر چوارگۆشەیە و دانیشتوانەکەی 23 میلیۆن کەسن 23 میلیۆن و 300,000 کەسن. کۆی بەرهەمی ناوخۆی ئەو وڵاتە 830 میلیارد دۆلارە. هەڵبەتە ئەمە کۆی بەرهەمی ناوخۆکەیەتی بە پێی تاک بەراورد بە وڵاتانی ترجەی قسەی هەیە کۆی بەرهەمی ناوخۆکەی. با زانیاری زیاتر دەربارەیەم بابەتە وەربگرین.
پیشەسازیەکانی تایوان بریتین لەمانە نیمچە گەیەنەرەکان و ئەلەکترۆنیک نیمچە گەیەنەرەکان مادەیەکن کە بۆ دروستکردنی چیپە ئەلکترۆنیەکان بەکاردێنەوە تایوان لەم بوارەیە قسەی بۆ وتن هەیەوە پێشەنگە لەسەر ئاستی جیهان تەکنەلۆژیای زانیاری و پەیوەندیەکان پیشەسازیەکی گرنگی تری تایوانە گەشتیاری و خزمەتگوزاری لەبەرەوەی تایوان دوورگەیەکی زۆر جوانە لە ڕووی گەشتیاریشەوە پیشەسازیەکەی جێقسەی هەیە و ساڵانە پێشوازیەکە لە ژمارەیەکی زۆر لە گەشتیار کامە کاریگەری زۆر لەسەر ئابووری وڵاتە دروستەکە ئامێرەکان و پترۆکیمیاش دوو پیشەسازی تری گرنگی تایوانن زانیاری زیاتر لەم بارەیەوە گەر هاوکارانم یارمەتی دەرمان بن وەربگرین. گرنگترین هەناردەکانی تایوان بریتین لە چیپی ئەلکترۆنی کۆمپیوتەر و ئامێرەکانی ئامێری میکانی کۆمپیوتەر و ئامێرەکانی مەبەستمان هەموو ئامێرانەی کە پەیوەستە بە کۆمپیوتەرەوە ئامێری میکانیکی بەرهەمی پلاستیکی و گرنگترین کۆمپانیای تایوانیش کۆمپانیای TSMC کە لەگەڵ کۆمپانیا گەورەکانی جیهان لەوانە ئەپڵ و ئەنڤیدیا و ئەوانە کار ئەکاتی ئەم کۆمپانیایە کۆمپانیایەکی زۆر گرنگە لەسەر ئاستی جیهان پشکی تایوان لە جیهانە ئەم بابەتە یەکجار سەرنجڕاکێشە خۆی تایوان لە سەدا 0.2 وشکانی جیهان پێگەهێنەوەکو باسم کرد دوورگەیەکی زۆر بچووکە بەڵام دانیشتوانەکەشی ژمارەیان زۆر نییە لە سەدا 0.3 دانیشتوانی جیهان پێگەهێنێ بەڵام لەمە بەدووە ژمارەکان قەبارەیان زۆر گەورەیە بە چاو بچووکی تایوانەوە لە سەدا 25 ئامێرە ئەلکترۆنیەکانی جیهان لە تایوان بەرهەمدێ لە سەدا 90 میکرۆچیپی جیهان دیسانەوە لە تایوان بەرهەمدێت لە سەدا 63 نیمچە گەیەنەرەکان لە تایوانە لە سەدا 1.5 ئابووری جیهان پەیوەستە بە تایوان و پشکەکەی بەر تایوان ئەکەوێت لە سەدا 20 لاپتۆپی جیهان لە تایوان بەرهەمدێ لە سەدا 10 مۆبایلی زیرەکی جیهان ئەم داتایانە زۆر گرنگی تایوان لە ڕووی تەکنەلۆژیاوە دەرئەخەن و لە سەدا 50 هەموو شاشەکانی جیهان لە تایوان بەرهەمدێت لە سەدا 30 مێموریەکانی جیهان لە تایوان بەرهەمدێت لە سەدا 15 پێداویستی گەیمینگ هەموو پێداویستیانە کە بۆ یاری ئەلکترۆنی بەکارهێنن هی تایوانە و لە سەدا 15 گواستنەوەی دەریایی جیهان پەیوەستە بە تایوانەوە ئەمە تایوان کۆنتترۆلی ناکا بەڵام پەیوەستە بەو وڵاتەوە کاریگەریەکانی تایوان ئەمە پێتان بڵێم ئەگەر تایوان نەبێت خواستی جیهانی بۆ پۆڵا لە سەدا 30 دائەبەزێت بەرهەمهێنانی جیهانی نەوت لە سەدا 5 دائەبەزێت و کورتهێنانی کانزا دەگمەنەکانی جیهانیش ئەگاتە لە سەدا 40 جا بۆ باس و خواستی زیاتر دەربارەی ئەم دوورگە زۆر بچووک و زۆر گرنگە لێرە میوانمان لەگەڵا سەربەز عەبدولعەزیز شارەزای تەکنەلۆژیا لێرە لە ستۆدیۆ میوانمانە بەخێر هاتن کاک سەربەز بفەرمونون بەبێ زەحمەت هەڵبەتە من ناوەکەم بە هەڵەوت کاک سەربەز نەجمەدین بەخێر هاتن کاک سەربەز باسێکی گرنگی ئەم دوورگە بچووکەمان بۆ بکەم بۆچی تایوان ئەوەندە بۆ ئەمریکا و بۆ چین و بۆ جیهانیش گرنگە زۆر سپاس سڵاوتان لەبێت بگومان تایوان وەک خۆشت لە گرافیکە ئاماژەت پێەیە لە کۆمەڵێک بواری تەکنۆلۆژیا زۆر بەهێزە ئێمە سێ خاڵی گرنگمان هەیە کە تایوان پشتی پێ بەسێ و هەروەها شەڕەکەی چین و ئەمریکا ژەگرێ بڵین بەشێکی لەسەر ئەم بابەتەیە یەکێک لە خاڵەکان ژیری دەستکرد و ڕۆبۆتە کە تایوان لەم دوو ڕۆوە زۆر پێشکەوتووە ئەتوانین بڵین بەشێکی زۆری دروستکردنی مۆدلەکانی ژیری دەستکردیان ڕۆبۆتەکان بە یارمەتی کۆمپانیەکانی وڵاتی تایوانە خاڵێکی ترمان هەیە کە بەرهەمەکانی کۆمپانیای ئەپڵ کە بەشێکی زۆری کۆمپانیای فۆکسکۆن دروستیەکە کە ئەم کۆمپانیایە لە ناو تایوانایە بەشی سێمی ئەویش بەهێزکردنی یا پەرەپێدانی جیلی 5 ئەنتەرنێتە واتە 5G کە وڵاتی تایلند زۆر گرنگی پێەیە و تا ئاستێکی بەرز لەگەڵ ئەم تەکنۆلۆژیا چۆتە پێشەوە هەر بۆیە ململانەکە ئەتوانین بڵێن لە ڕووی تەکنۆلۆژیۆ لەم سێ ڕۆ زۆر گرنگە لەم کاتەدا. باشە کاک سەربەز باسی گرنگی کۆمپانیای TSMC مان کرد کە یەکێک لە گرنگترین کۆمپانیاکانی تایوانیشە. ڕۆڵی ئەم کۆمپانیایە لە دابینکردنی ینی لە زنجیرەی دابینکردنی تەکنەلۆژیا لە سەراستی جیهان چۆنە؟ بێگومان هەر وڵاتێک کە ئەوێک بابەتێکی تەکنەلۆژی بکڕیان ئامریکی تەکنەلۆژی بکرێت
بێگومان ئەو خاڵانە لێگاتەوە کە کولفەیەکی کەمتر لەسەر وڵاتەکەی بکەوێت ئیتر ئەو کۆمپانیانە لە ناو خۆی وڵات بنیان لە دەروی وڵات بن هەناردە و هێنانەکە بکەن. ئەم کۆمپانیایە لە زۆر بواری تەکنەلۆژیای ئیشەکە بە نمونە وەکو بەڕێزدا ئاماژەت پێەیە لە بابی ئامێرە ئەلکترۆنیەکانە بۆ نمونە ئامێرە کارەبایەکانە کارەکات ئەکرێ لە بابی کۆمپیوتەر موبایل لە بەشی بەسیتی موبایلە کارەکە کە ئەگەر بێت و ئەم کۆمپانیایە پشتی پێ نەبەسرێ بە نمونە لە وڵاتێکی ترەوە ئەم بەشە دروست بکرێت کولفەیەکی زۆر زیاترەکەی بۆ وڵاتانە. تایوان هاتووە لەناو خۆیان ئەم کۆمپانیانەی دروست کردووە بە توێچوویەکی کەمتر بە کوالێتێکی بەرزتر ئەم کارانە جێبەجێیەکە. هەر بۆیە زۆربەی وڵاتان چاویان لەسەر ئەوەیە کە بابەتە تەکنەلۆژیەکان یا ئامێرە تەکنەلۆژیەکان لە ناوخۆی تایلەندەوە ڕاکێشن بۆ وڵاتی خۆیان. ئەمەش ئەگەر بێت و شەڕی ئەمریکا و چین لەسەر ئەم تایوان تۆخ بێتەوە بەڕاستیمە کاریگەری هەیە لەسەر هەموو جیان هەروکو لە گرافیکەش ئاماژت پێەیە چکە بەشێکی زۆری جیان ئەکرێ بڵین پشتی بەم کۆمپانی ناو تایلەند بەس. کاک سەربەزجا باسی ئەوەت کرد کەوتت ئەگەر شەڕی نێوان ئەمریکا و چین قوڵ بێتەوە ئەمە گرنگی تایوان دەرەخات ینی بە دیاریکراوی. بەڵام ئەمە بزانم ئەسڵەن شەڕی ئەمریکا و چین لەسەر تایوان بۆچی ئەگەڕێتەوە ینی بۆچی ڕاستە شەڕەکە شەڕی تەکنەلۆژیایە بەڵام ئەم تەکنەلۆژیای لە تایوان هەیە بۆچی بۆ ئەمریکا و چین لەو ڕادەیە گرنگە کە لەوانەیە تووشی بەریەکەوتن ببنەوە. وەک ئاماژەمان پێەیە بەشێکی زۆری بەرهەمەکان کە کۆمپانی ئەمریکەکان بەرهەمیێن و ئەیفرۆشن تایوان بۆی دروستەکە و ئەگەر بێت و چین لە لای تەکنەلۆژی یان لە ڕووی تەکنەلۆژیەوە دەسەڵاتی هەبێ ئەم وڵاتە کۆنتترۆل بکە بێگومان بەرهەمەکان دوو قات یا سێ قات یا چوار قات بۆ ئەمریکا قورسترە بێ. بە نمونە ترامپ چەنەها بابەتی تەکنەلۆژیەیە کە لە ئەمریکا و ڕەوانەی چینەکرا باجێکی زۆری خسۆتە سەر یان هەروەیە قەدەغی کردووە لە بابەتی ژیری دەست کرد بۆی چین پشت بە خۆی بەست یان هۆکارێکی تر ببەستێتەوە کە زۆر بکەوێت لەسەری لە ڕووی ئابوووریەوە. هەر بۆیە تایوانی وەکو بەدیل داناوە کە ئەمریکا هەم چین پشت بە تایوانە بەسن لەبەرەوە چین هەدەفی یەکەمی ئەوەیە کە ئەو بابەتانەی کە لە تایوانەوە ئەنێردرێ بۆ ئەمریکا لە ڕووی تەکنەلۆژیەوە ئەوێ ئەمە بنەبڕکە وەکو چۆنەڵی تۆڵەکردنەوەیەک لە بەرامبەر بڕیارەکانی ترامپ کە ڕێژەی باجی بەرز کردەوە. هەر بۆیە ئەمریکاش لەم بینەیە نایهێڵێت چین تەداخلی ئەو وڵاتە بکە و چینیش لە هەوڵی ئەوەیە کە لایەنە تەکنەلۆژیەکەی کۆنتترۆل بکات و بێ بە ئەرکێکی قورس بۆ ئەمریکا. باشە کاک سەرباز پێشتر ینی پێشەوەی ترامپ ئەم باجە گومرگیانە بخاتە سەر چین وڵاتانی تر هەڕەشەی لە چینەکرێ و دەگەرتۆ بێت و هێرش بکەیتە سەر تایوان من باجی گومرگی خەمە سەر کاڵەکانی لە 150 لە 100 ئێستا بینین لە 145 سەپاندۆ بەسەر بەرهەمی هاوردەکراو لە چینەوە. ئەمە ڕۆڵی ئەمریکای لاواز نەکردووە لەم کێبەرکەیە کە لە لێوانیانە هەیە ترچی ماوە چین لێ بترسێت بۆی کە هێرش بکاتە سەر تایوان و دەستی بگا بە ژێرخانە تەکنەلۆژیەکانی تایوان. بێگومان خۆی چەند لایەنێکە ئەم بابەتە ئەمە وەکو باسی تەکنەلۆژیاکە یەکەین ئینە لایەنی تریشیە لایەنی سیاسی هەیە کۆمەڵە لایەنی تر هەیە کە ئەمریکا شەڕ بەوەژە فرۆشێ بەڵام ئەگەر تەرکیزەکەمان لەسەر لایەنە تەکنەلۆژیەکە بێ ئەتوانین لەو چوارچێوەیە بیهێڵینەوە کە وەکو وڵاتێکی لێ هاتووە تایوان کە خەریکا بێتە قوربانی نێوان دوو وڵاتی زلهێز کە ئەم دوو وڵاتە زلهێسە ئەیانوێ ئاگرەکە ئەم بسووتێنێ نایانێ خۆیان بسووتێن واتە شەڕێکی ساردەگا شەڕێکی ساردێکیان بردوێتە ئەم وڵاتە ئەم وڵاتەیە هەردوو لە ئەمەڵێ من لە سەر یەکەمەوە ئەمەڵێ بەشێکە لە من تەداخل یەکەم هەردووچان هۆکارێکیان بەدەستەوەی ئەمەڵێ لە ڕووی تەکنەلۆژیەوە با من لە ئەمریکا بم ئەمریکاژەڵێ نا من مادەم لە ئەمریکاوە بنەبڕی کۆمەڵێ بابەتی تەکنەلۆژیم کردووە یان کۆمەڵە ئەمری تەکنەلۆژیم کردو نەچێتەوە وڵاتە ئەبێ ئەو تایوانیشی لێ بگرمەوە یان سەرچاوی تایوانیشی لێ ببڕم تا چین لەو ڕۆوە لاوازکەم بەڵام لە ئێستادا ینی بەپێ ئەو تەکنەلۆژیایی کە وڵاتی چین هەیەی ئەتوانین بڵێ سەرڕای و هەموو قەیرانە سەرڕای و هەموو باجی کە ئەمریکا خستێتە سەری لە ڕووی ژیری دەستکردەوە توانین بڵێن یەکێکە لە وڵاتە زۆر پێشکەوتوەکان کە بە کولفەیەکی کەم بە تێچوویەکی کەم باشترین ژیری دەستکرد باشترین تەکنەلۆژیای بۆ خەڵک بەرهەمهێناوە. باشە کاک سەرپەست ئەگەر بێت وەکو دوایین پرسیار ئەگەر بێت و چین دەستی بگات بە ژێرخانە تەکنەلۆژیەکانی تایوان وای داعەنەین کاردانەوەی ئەمریکا چی ئەبێت بۆ نمونە کۆمپانیاکانی ئەپڵ و ئەنڤیدیا و ئەمانە هیچ جێگرەوەیەکی تەکنەلۆژیان هەیە بۆ تایوان و بۆ ئەو تەکنەلۆژیاکە لە تایوان هەیە بە نمونە کۆمپانیای ئەپڵ باسکەین بەشێکی وتمان پشتی بەسوە بە تایوان کۆمپانیەکانی تایوان بەشێکی پشتی بەسوە بە کۆمپانیەکانی هیندستان واتە لە هیندستانیشەوە بە هەمان شێوە کۆمەڵە بەرهەم هەیە کۆمەڵە
پێداویستی بەرهەمێنانی مۆبایلەکانیان هەیە لە هیندستانەوە بۆی دروستەکرێت و زایدان لەگەڵ چەند وڵاتێکی ترکە ئەوانە لاواچین بێگومان تۆ ئەگەر سەرچاوی سەرێکەکەت وڵاتی تایوەنە ئەوەت لێ بگرنەوە ئەکرێ ئەو مۆبایلە ڕەنگە چین لەگەڵ یا ڕێکی بە زۆرێک لە زۆرەکان بەڵام لەو ڕۆ حەقی لێگاتەوە کە باجە خاتە سەری دووبارە تەداخلی ناوخۆی وڵاتاکە بێگومان لە ڕێگەی ڕێخستنی سیستمی بازەوە ئەم کاتە ئەم تۆڵە لە ئەمریکا کاتەوە ئەگەر ئێستا بەرهەمێک بکرێ بە نمونە ڕێژەکەی لە 120 باجی لەسەر بێ لە تایوەنەوە بۆ ئەمریکا ئەو کاتە ئەگەر تەداخلی چین بێ بە نمونە ڕەنگە بیگەنتە 180 لە 100 لە 100 ئەنی ئەم کاتە ئەرکەکە زۆر قورسرە بێت بۆ کۆمپانیای ئەپڵ و نمونە باسمان کرد ئەگەر ئایفۆنێک ئێستا بە نمونە کە تازەیەتە ناو بازارەکانەوە بە 1600 دلار بە 1600 دلار بفرۆشە ڕەنگە ئەو کاتە بکارێتە 2500 دلار 2600 دلار کە بازارەکە زۆر قورسترەکە بۆ کۆمپانیای ئەپڵ بەڵام دوجار ئەمەش بزنسە ناهێڵێ ئیشەکەی بکەوێت ڕەنگە وەسیلەیەکی تریا هۆکارێکی تر لە داهاتوودا هەبێت بگرێتە بەر. زۆر سپاس سەربەست نەجمەدین شارەزای تەکنەلۆژیا کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەبوون زانیاریی زۆر باشمان لێ وەرگرتن. بەم شێوەیە بە یارمەتی هاوکارانم هاتینە کۆتایی گەشتی هەواڵابوووریەکان زۆر سپاس کە بینەرمان.